کوردستان بەڕێوە چوو پێمان باش بوو لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بۆ ڕای گشتی چەند ڕاستیەکی ناوهۆڵی پەرلەمان و ئەوەی کە پێی دەگوترێت پشێوی ناو هۆڵی پەرلەمان بیگوازینەوە بۆ ڕایگشتی بۆ ئەوەی هەموو خەڵکی کوردستان زانیاری تەواویان لەبارەی ئەم گرژیانە لەلا هەبێت. ئێمە دەزانین حکوومەتی هەرێمی کوردستان پێکێنەری ئەم ئیتیفاقیە سیاسیە کە لە نێوان لایەنە سیاسیەکانی براوە لە هەڵبژارنەکانی 30 سپتێمبەری 2018 ڕەخساوە. دوای هەڵبژارنەکان بەپێی ئیستحقاقاتی ئینتیخابی لایەنە سیاسیەکان گەیشتنە ڕێکەوتن بۆ ئەوەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بهێنن. بەداخەوە هەر لە دوای تەشکیلکردنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە و لەوێدا هەندێک لایەنی بەشدار دەبینین کە بەشدارن لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا هەمیشە وا خۆیان وێنا دەکەن کە لە دەرەوەی حکومڕانیەت و دەرەوەی ئەم دەسەڵاتەدان بابەتی لێبڕینی موچەیە یاخود خۆگونجاندنی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە ڕێژەی 121 بووەتە باسێک هەمیشە لە ناو هۆڵی پەرلەماندا ئەم باسە قسەی لەسەر دەکرێت و گفتوگۆی پەرلەمانتاران لە خۆ دەگرێت. هەمیشە ئەم بابەتە وا لێ دەکەن کە ببێتە خاڵێک بۆ ئەوەی گرژی لە ناو هۆڵی پەرلەماندا دروست ببێت. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا لەسەر داوای جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تیمی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان هاتنە ئەم پەرلەمانە بەڕێزە و کۆبنەوەیەکی تێروتەسەلمان ئەنجامدا لەگەڵ سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان تێدا بەشدار بووین و لیژنەکانی سامانە سروشتەکان لیژنەی دارایی پەرلەمان تێدا بەشدار بوو. بە تێروتەسەلی باز لە دانوستانەکان کرا، باز لەوە کرا ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت لە دوای جێبەجێکردنی یاسای 2021 عێراقی ئیتیحادی چۆن دەتوانین بابەتی خۆگونجاندنی موچە ڕاست بکەینەوە و موچە بە تەواوەتی بدرێتە موچەخۆرانی هەرێمی کوردستان. و ئێمەش وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە بەشدار بووین لە کۆبنەوەکەدا ئەم پرسیارەمان ئاراستەی بەڕێز جێگری سەرۆک وەزیران و تیمەکەی کە لەگەڵیان بوون و بەڕێز وەزیری دارایی کرد بۆ ئەوەی وەڵامێکی مقنعمان بدەنەوە لەسەرەوەی تاکەی ئەم بابەتی لێبڕینە بەردەوام دەبێت. زۆر بە ڕاشکاوانە پێیان ڕاگەیاندین، جەنابی جێگری سەرۆک وەزیران وەزیری مالیە پێیان ڕاگەیاندین کە تاوەکو یاسای بودجەی عێراقی نەچێتە بواری جێبەجێکردن ئەم شایستە داراییانە لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە نەگاتە هەرێمی کوردستان ئێمە لەسەر ئەم خۆگونجاندنی موچەیە بەردەوام دەبین. دوای ئەوەی ئەم وەڵامە درایەوە هیچ یەکێک لەم بەڕێزانەی تر نهاتن بە ئاراستەیەکی دیکە پرسیارەکانیان ئاراستەی جەنابی جێگری سەرۆک وەزیران و وەزیری دارایی بکەن و کەواتە بە وەڵامەکە مقنع بوون. بۆیە ئەمڕۆکە کە جارێکی دیکە ئەم باسە هاتۆنە و هۆڵی پەرلەمان ئەمە پێمان وایە وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە لایەنە بەشدارەکانی حکوومەت دەبێ هەمومان بەیەکەوە لە خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین، لە خەمی ئەوە دابین کە بژێوی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوکاتە لەگەڵ ئیستقرارەتی سیاسی ناو هۆڵی پەرلەمان و نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان. ئێمە لە فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان خۆمان بە خاوەنی سەرجەمی کابینەکە دەزانین چونکە ئێمە دەنگمان بە تێکڕای کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان داوە، بە جەنابی جێگری سەرۆک وەزیرانیش داوە و بە وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش داوە. بۆیە ئێمە خۆمان بێبەری ناکەین لەم بابەتەدا، تەنها داوامان لێکردن لە هۆڵی پەرلەمان ئێستاش تاکید دەکەینەوە پەیامی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە ئەم حکوومەتانەی ئەو لایەنانەی بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە سیاسەتیان بە ئاراستەیەکی ڕوونتر بۆ خەڵکی کوردستان بەیان بکەن. ئایا دەیانەوێت لە حکومڕانیەتی هەرێمی کوردستاندا بمێننەوە یان دەیانەوێت لە حکومڕانیەتدا بکشێنەوە؟ ئێمە پارتی دیموکراتی کوردستانی هیچ کاتێک لە پێکێنانی هیچ کابینەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان بە زۆری هیچ لایەنێکی بەشدار پێ نەکردێ لە حکومڕانیەت و لە دەسەڵاتی هەرێمی کوردستاندا. بۆیە ئەمە خواستی لایەنەکان بۆ کە بەشدار بن لە حکومڕانیەت و لەم کابینەیەدا. بۆیە ئەگەر خواستی لایەنەکان ئەمە بێت کە لە حکوومەتدا بکشێنەوە ئێمە ڕای سیاسی لایەنە سیاسیەکان وەردەگرێن. ئێمە دەزانین ڕای پەرلەمانتارێک یا دوو پەرلەمانتار لە هەر فراکسیۆنێکی پەرلەمانی کوردستاندا لە فراکسیۆنەکانی هاوپەیمانمان لێرە بەڕای لایەنە سیاسیەکانی وەرناگرین، چونکە پێمان وایە هەندێک جار ئەم جۆرە ئاخاوتنانەش بۆی حراسکردنی تیمی خۆیانە بە تایبەت جەنابی کاقوبات تاڵەبانی لە حکوومەت. ئێوەکو پارتی بۆ داواتان لە مەکتەبی سیاسی پارتی نەکردووە لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی و خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان ئەو بابەتە بکەنەوە کۆنتڕۆڵی فراکسیۆنەکانی خۆیان بکەن کە وەکو ئێوە دەڵێن پێیان لە حکوومەت
پێشیان ئۆپۆزیسیۆنەوە بە قسەی کۆتا هەر کاتێک ئەگەر کۆنتڕۆلی فراکسیۆنی پارتی نەبوو دەکرێت ئێمە وەڵام بدەینەوە، بەڵام بەداخەوە ئەمە فراکسیۆنەکانی ترن کۆنتڕۆلی خۆیان پێ ناکرێت و ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنمان هەبووە لەسەر 12 کورسی پەرلەمانی، ڕێکەوتنمان نەبووە لەسەر 6 کورسی پەرلەمانی. وایە کە پارتی پابەندی ئەو ڕێکەوتنامە نەبوو کە حکوومەتی لەسەر پێکاتەوە دەبێت لە کابینەی پابەندێتی ڕێکەوتنامە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان بۆ هەموو خۆڵکی کوردستان ڕوونەکە جێگری سەرۆک وەزیران وەزیرەکانی معنی لە ناو کابینەکەدا تاوەکو بریکاری وەزیرەکان بەڕێوەبەری گشتیەکان و ڕنگدانەوەی ڕێکەوتنامەکە لە ناو هۆڵی پەرلەمان و لە دیوانی پەرلەمانی کوردستاندا ئەمە ئێوە خۆتان دەیبینین دەستگاکانی ڕاگەیاندن چەندە شەڕ لەسەر پۆستەکانی خۆیان دەکەن هەموو لایەنە بەشدارەکان لە حکوومەت، بەڵام کاتێک کە بابەتەکە بەرپرسیارەتیە دەیانێت پارتی بەتەنیا لە بەرپرسیارەتیدا بهێڵنەوە کە ئەمە دیسان شانیازیەکی گەورەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە لە بەرپرسیارەتی ڕای نەکردووە و ڕاناکات لەدات. دەمێ پرسم یەکێتی و گۆڕان لە حکومەت بەشدارن، ئێوە باز دەکەن کە مووقفیان ناوڕۆن، پێتان وایە یەکێتی و گۆڕان بۆ لە بەرلەمان ئەمە دەکات؟ زانیان پرسیارە بە وا باشتر دەبێت لە خۆیان بکەن، چونکە ئەمە پرسیارە بەڕاستی پرسیارە لە لای ئێمە و لە لای خەڵکی کوردستان. ئەگەر دایانەوێت لە حکومڕانیەتدا بمێننەوە دەبێت سیاسەتێکی ڕوونتر بۆ خەڵکی کوردستان بێت. کاکزانە لەبارەی لێبڕینی موچە ئایا ئەو داهاتەی کە هەیە لە خاڵەسنووریەکان لە هەموو داهاتی ناوخۆ بە شەفافی بگەڕێتەوە کابینەی حکوومەت بکرێتەوە ئەنجومەنی وەزیران لەوێ دابەش بکرێتەوە دەتوانین لێبڕینی موچە کۆتایی بێت؟ زانی ئەمە ڕوونە کە بابەتی دابینکردنی موچە لە ماوەی 4 مانگی ڕابردوودا کە لە 25 هەر مانگێک لەسەر وعدی جەنابی سەرۆک وەزیران وەکو خۆی کە جێبەجێ دەکرێت، ئەمە بەکارێکی ئاسان نییە کە موچە دابین دەکرێت بەم ئاراستەیە. گرفتی سەرەکی لە دابینکردنی موچە نەگەڕاندنەوەی ئەم داهاتەیە لەلایەن ئیدارەی سلێمانی بەداخەوە کە وەکو پێویست ئەم بڕی دەستنیشان دەکرێت بۆ نمونە لەم ماگەدا وا قەرار بووە کە 80 ملیۆن دۆلار 80 ملیۆن دۆلار ئاراستەی حکوومەت هێرێمی کوردستان بکەن، بەڵام لەم بڕی کە بۆیان دەستنیشان کراوە تەنها 55 ملیۆن دۆلاریان. گۆڕان ئەگەر لە حکوومەت بەشدار مافیاویان ڕخنە بگرن یان تێبینیانە بێت لەسەر ئەدای حکوومەت. ئەو کاتەی جەنابی سەرۆک وەزیران هاتە پەرلەمانی کوردستان کە 10 سەعات بەڕێزیان لێرە لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بوو، زۆرترین پرسیار کە ئاراستەی جەنابیان کرا لەلایەن پەرلەمانتارانی پارتی دیموکراتی کوردستان بوو. ئەمە مانای ئەوەیە کە ئێمە ئەگەر لە دەسەڵاتیشدا بین بەڵام بە عقلیەتێک کار دەکەین کە دەمانەوێت پەنجە لەسەر کەم و کوڕیەکان دابنین، بەڵام لە هەمان کاتدا لەو شەمەندەفەری حکومڕانیەتە نامانەوێت داببەزین ئەگەر خەدەماتەکەمان بەدڵێن. کاکزانە وەڵا پرسیارە و زەحمەت دەبێت فراکسیۆنی شەکی و گۆڕان ئەوان ئەڵێن ئێمە لەگەڵ لێبرین موچەدانی لەگەڵ گەندەڵیدانی پێمان دەبێت ئەوانە نەمێنن، یانی وەزی خەڵک باش بێت. ئێوەش لەگەڵ ئەوان دانین کە ئیرادەی چاکسازی ئیرادەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە، هیچ لایەنێکی دیکە ناتوانێت خۆی بکات بە خاوەنی ئیرادەی چاکسازی. ئەمە ئیرادەی سەرۆک وەزیرانە و لە ماوەی ڕابردوودا 2 راپۆرتی هەنگاوەکانی جێبەجێکردنی یاسای چاکسازی گەیشتۆتە پەرلەمانی کوردستان و خەڵکی کوردستان خۆیان دەبێت ئەم قرارە بدەن. زۆر سپاس.